ئەو خواناسە بەو پیاوەی فەرموو خوای گەورە سزای داوی بەس هەستی پێ ناکەی ئەوە نییە چەندەها ڕۆژ بەسەر تا تێ ئەپەڕی قورئانی پیرۆز ناخوێنی دەی چەندێکمان قورئانمان خوێنە ئەمڕۆ دوێنێ و پێرێ چەند ڕۆژ بەسەرمانە تێ ئەپەڕی قورئان ناخوێنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قورئان بخوێنن چونکە قورئان لە ڕۆژی قیامەتە شەفاعەتان بۆکە ئیمامی عوسمان ڕەزای خوا لێبێ دەفەرمێ ئەگە دڵەکانتان خاوێن بێ قەت تێ لە قورئان خوێندن ناخۆن ئیمامی عوسمان دەفەرمێ ڕەزای خوای لێبێ وەڵا شەرم لە خوا دەکەم ئەگەر ڕۆژێک قورئان نەخوێنم ڕۆژێک بەسەرما تێپەڕێ قورئانی تیان نەخوێنم ئەوە سزای خوا نییە بەسەرمانەوە بەس مانگی ڕەمەزان هەندێکمان قورئان دەخوێنین دوای 11 مانکە تاو کۆتایی دێ یا دێ بۆ مزگەوت چارێکی 20 دقیقە قورئان نەخوێنی ئەوی جومعە ئەیتر جومعە بۆ جومعە ئەوش هەموو کەسێک نا بەداخەوە ئەمە سزای خوایە بەسەرمانەوە خواناسان بەردەوام لە خزمەتی قورئاندا بوون ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ کاتێک کە شەهید کرا قورئانەکەی بەدەستەوە ڕەزای خوای لێبێ بەڵام ئێمە کوا قورئان خوێندنمان کوا عیبادەت و چاکەمان ئەمە هەمووی سزای خوایە بەسەرمانەوە بەڵام هەستی پێ ناکەین ولكن لا يشعرون وما يشعرون خەڵک شعور و هەستی نەماوە زۆربەی فەرمووی ئەی بەڕێزم مەڵێ خوا سزامانی نەداوە گوناح و تاوان دەکەین ئەوە نییە چەندەها شەو ئەمە گشتمان دەگرێتەوە کەسێکی کەممان نەبێ دەرەچێت ئەمە سزایەکی خوایە بەسەر گشتمانەوە ئەفەرمێت چەندەها شەو دادەنیشی هەتا درانگانێکی شەو دوور کات نوێژ ناکەی چەندێکتان ئەم شەو تا سعات 10 12 1 2 دانیشتوونە بەدیار موبایلەکەتان و دوور کات نوێژتان نەکردووە چەندێکتان ئەوە بزانن سزای خوایە بەسەرتانەوە ئیمامی ئەبو سولەیمانی دارانی دەفەرمێ ولولا الليل ما أحببت البقاء في الدنيا والله ئەگەر لەبەر شەو نوێژ نەبێ هەر حەز ناکەم لە دنیادا بم ئەوەندە دڵم خۆشە بە دنیا کە شەو نوێژ دەکەم هەتا 1 و 2 شەو خەریکی ئەم بەڵایی ئەم مۆبایلە پیسە ئەم سەرەتانە بەڵام دوور کات نوێژ ناکەی دوو سوبحان الله زیکری خوا ناکەی ئیلا مەگەر لە مۆبایلەکە بەرچاوت کەوێ ئەمە هەمووی سزای خوایە بەسەرمانەوە با بە خۆماندا بچینەوە